پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم لە ناوی خەڵک و شوێنە دائیمە بە دوای ناوی جوانە ئەگەڕا. کاتێک کە چووە مەدینەی پیرۆز، مەدینە ناوی یەثریب بوو. یەثریب لە زمانی عەرەبیە لا تثريب عليكم اليوم لقرآن أفرمي واتە سەرزەنشت. پێی ناخۆش بوو ناوی شارێک ئەمی تیا بێ ناوی سەرزەنشت بێت، ناوی کرد طیبە، شاری جوان، شاری پاک، ناوی لێنا مەدینە، مەدەنیەت و شارستانیەت. کچێکی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ناوی عاسیە بوو، هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. پێی ناخۆش بوو ئەو ناوە، یعنی کەسە عاسی و تاوانبارەکە، ناوەکەی گۆڕی بە جەمیلە کە لە صحیح مسلمە واردە. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە شوێن و موقع و مەکان و لە ناوی ئەشخاصەکانە بە دوای ناوی جوانە ئەگەڕا. کەوابوو چۆن تەیر هەڵدانێک و پژمینێک و ئەمانە ئەبێتە شیرک، فەعلی حەسەنیش لە ئینسانە بێتە تەوحید کە بەشێکە لە عەقیدەی خەڵکی موسڵمان و فەرامۆش کراوە باز ناکرێت.